مدخلێکان وەکو هەموو کەسێکی تر یعنی قسەیان لێ وەرەگیرێ و قسەیان ڕەدەکرێتەوە مهم بە دەلیلی شەرعی قسەکان وەرەگری لە خواناسیە لە باسی ڕبوبیەتە مەدخەلەکان کوێرن یعنی کۆڵەوارن تێ هیچ مەدخەلێک ناڕوا بڕوا بە دوای دلیلی فەلسەفی و علمی و علم الكلام و ئەمانە و منطق و ئیسپاتی وجودی خوای گەورە و نبووەت و مەعاد و ئەمانە بکە ئەوانە لەلایەن یعنی کاوبایە ناڕۆن بەلای ئەمە لە شوێنێکی تر فێر بە بەڵام خواناسیەکە تەوحیدی عیبادەتەکە لای مەدخەلەکان گومانیتیانە زۆر باش چکەمی بە دلیلی شەرعی پێدەسەلمێنن کە چی تەوحیدە و چی شرکە تەوحیدی ئولوهیەتەکە ئەڵێ ئێمە سێ تەوحیدە ڕبوبیەت و ئولوهیەت و ئەسما و صیفاتەکە کە لە ضمنی ڕبوبیەتەکە لەگەڵ حاکمیەت تەوحیدی حاکمیەتەکە مەدخەلی ناچن بەلای بە بیدعەیە زانن دوایە بڤێ علاقی بە حاکمەوە هەیە یەخۆ تۆ ناچی ئەمەیان لا بخوێنی ئەمە یەکەم کەوا لای مەدخەلیەکان تەوحیدی ئولوهیەت بخوێنی هیچ اشکالێکی تیانی ڕبوبیەت نیانە تا بدەنێ حاکمیەتەکەشان باسی ناکەن و بە بیدعەیە زانن و قسەی لەسەر سیاست ناکەن کەوا بوو تۆ سیاسەتی شەرعی لە لای مەدخەلی ناخوێنی چونکە ئەوە گەر بەو مرتەدە بڵێ وەلی ئەمرە بە حاکمەکە بڵێ وەلی ئەمرە کە کافرێکی مەلعونە بەتەکی طبعا تۆش چاواشاکە و کاتە ڕادەکێشێ بە قسەی زل و دلیلی بێدەلیل ئەدوا بەرەو ئەوە یەکەم وانیان لا ناخوێنی بەڵام تەوحیدی ئولوهیەتەکە طبعا ئەوش ئەکسەران هەموو لە کتێبی تەوحیدەکەی محەممەد بن عەبدولوهاب هێنن کە تەنها باس لە تەوحیدی ئولوهیەتەکە نقطەی دووهەم فقهی دەلیل گومانیتیانە کە مەدخەلیەکان فقهەکان بە دەلیلە و باشتر وەرەگرن وەک لە ئەشعەریەک ماتوریدیەک مەلایە کەسێکی تری خوانی هەر کەسێکی تر لەبەرەوە ئەسڵ ئەوەیە کە ئێمە بە دەلیلە بێ وەربگرین ئەمە حەڵاڵە حرام ئەمە جائزە یا جائزنی مەدخەلیەکانیش لەم نقطەیە ئەڕۆن بە دوای دەلیلە ئەمەژە شێلەوانە وەری بگری سێهەم مەدخەلیەکان زیاتر پابندن بە سونەتەوە تۆ ئەگەر مەلایەکی ئەوقاف هەبێوێکی ئیخوانی هەبێکی معتەزیلە هەبێکی مەدخەلیش هەبێ ئەمانە ئیختیلافیان بوو لەوەی کە کەی بەربانگەکەنەوە کەی پارشێ و کۆتایی پێدێ من بۆ خۆم چاو نوقێنم لەگەڵ مەدخەلیەکەی هاڕۆم ئەوانی تر وەرناگرم نە معتەزیلە و نە ئیخوانی و نە ئەشعەری و نە ئەوقافیەک لەبەرەوەی کابرای مەدخەلی ملتەزیمترە بە سونەتەکەەوە کەوابوو تۆ ئەشێ ئەوانەی کە لیان وەرەگری ئەوانە بن کە دەلیلی لەسەر بۆیە وتمان تەوحیدی ئولوهیەتەکە دەلیلیان زۆر لەسەری هێناوەتەوە چی شرکە محەممەد بن عەبدولوهابش ڕەحیمەهو الله لەو کتێبی خواکە هێناوەتەوە مەجالەکانی هەمووی هێناوەتەوە کە ئەوانە شرکن نابێ بۆ غەیری خوای پەروەردگار بکرێن دووهەم فقهی دەلیلەکە هەموویە گەڕن بە شوێن دەلیلە ئەمە ئیشێکی زۆر باشە و ئەکسەرن لە عولەمای سعودیە شو طبعا وەرەگرن ئەگەر لە بن بازیانە وەرگرتووە یا لە بن عثێمین یەگومانی تیانێک کە هەر بە دوای دەلیل کەوتون بن عثێمین ڕەحمەتی خوای لێ بخوانە حەمبەلین بەڵام لە هەمان کاتە بن عثێمین لە شەرح الممتع زۆر شوێن هەیە شەرح الممتع کتێبێکی مفەسەلە 6 بەرجی گەورەیە کتێبی یەکێکی کە شەرحەکات و هەروەکو چۆن لای ئێمە منهاجی ئیمامی نەوەوی شەرح کراوەتەوە بە زۆر کتێب ئەویش وەهایە یەکێک ناوی حەجاویە کتێبێکی مەتنێکی نووسیوە هی فقه ئەمیش یەکێک لەو شەرحانەکە کردوێتەوە 6 مجەلەدی گەورە بەڵام خۆ ئەو نەڕۆیشتەوە هەر ئەوانەی حەجاوی شەرح کاتەوە بەسەریا بڕواوتەوە تەئیدیشی بکە نا هاتۆم ئەوەی کە مخالفەی حەجاویشی تیا کردو نووسیوێتی کە ئەمە دەلیلی لەسەر نییە لەمانە دەلیل بەقووەتر و هەروەها کەوابوو ئەشێ لەم لایەنانەوە لە مەدخەلی وەربگرین و لە سلوک و لە ڕەفتارێکی قیامەت خوازانە ئەوانەشەوە لیان وەربگرین و لەوانەی کە علاقە هەیە بەسەر سیاست و فکرەوە من پێم وایە کۆڵەوارن و ناتوانن ببەخشن یعنی ناتوانن شتێکمان فێرکەن والله عالم